ئەو ڕووداوە تەبعاً بازاڕی لەنگەی پێ دەڵێن، یەک لە بازاڕە گەورەکانی شاری هەولێرە کەوا دوکانەکان هەمووی لێک نزیکە زیاتر لە 2300-2400 دوکان لە خۆ دەگریتن. ئەوەی کە سوتا بەپێ ئەو جەردەی کە دوێنێ تەواوبوون ئەو لیژنانەی کە پێکێنراون تقریباً 166 دوکان سوتا، یعنی کەمتر لە سەتادەی بازاڕەکەی. دوای هەوڵ و کۆشەی زۆری هەموو تیمەکان بەبێ جیاوازی بەرگری شارستانی، تیمەکانی شارەوانیەکان، تەندروستی، پۆلیس، ئاسایش، یعنی هەمووی هاوکار بن وەکو یەکتیم. لە پێشبینی کەسدا نەبوو بەو ماوەیە و بەو زیانەکەمە دەرچین. من یەک بەخۆم پێشبینیەوەم دەکردکەوە احتیمالە 15-20 ساعتی پێ بچی تا کۆنتڕۆل دەکرێتن، لەبەرەوەی وەکو باسم کرد هەمووی پێکەوە ڕەبتە لەگەن یەک. لیژنەکان وا سەرقاڵی کارەکانیان، بەڵام ئەوەی کە کۆتاییان پێیناوە 166 دوکانە کە زەرەر و زیانی پێگەیە. ئەو 166 دوکانەش لۆ پۆلین کرایە لۆ 3 سنف با بڵێن ABC، هەیە 100 سوتایە، هەیە 150 سوتایە، هەیە 125 سوتایە، ئەوەش پۆلین کرایە. لە یەکەم چرکە ساتی ڕوودانەکە ڕێزدار سەرۆج حمەد کاک مەسعود بارزانی پەیوەندی کرد لەگەڵ پارێزگار، دڵنیایی ئەوەی داوەکەوە حکوومەت پاڵپشتی هەموو کاسبکاران دەبیتن بەپێی ئەو توانای یاخود بە هەموو تواناکانی، هەروەها خۆی بە دوواداچوونی ئەو بۆ بابەتەکە کرد و متابعی کرد و لە زەرەر و زیانەکانی پێچاوە و هەروەها دەستخۆشیشی لە هەموو تیمەکان و کارمەندان کرد، ئەوانەی کە جۆدیان هەبووە لە کۆنتڕۆلکردنی ئاگرەکەی بە 3 کات ژمێرکە. ئەمە بە ماوەیەکی قیاسی دادەین، بەڕاستی شوێنێکیەوەها ئاگرێکیەوەها گەورە بە 3 کات ژمێر کۆنتڕۆل بکرێتن، بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە. ئەو ڕووداوانە کە ڕوویدایە پێشتریش بە پێی لێکۆڵینەوەکان و ئەو راپۆرتە کۆتاییانەی کە دەردەچیتن، زۆربەی زۆری بابەتەکان احتیمالی ئیهمالیە، کەم تەرخەمی چەند کەسێک بۆ کە لەو شوێنە ئیش دەکەن، شۆرتی کارەبا بووە، ئەو بابەتانەمان هەبووە. ئەکید لۆ ئەو ڕووداوەش ڕاگەیەندرا و بڵاو دەکرێتەوە، هۆیەکەی ئاشکرا دەکرێت لێکۆڵینەوەکان بەردەوامن، هەنگاوی باشیش چوویتە پێش. ئێمە ئەوەی دوێنێ هەبوو زەرەر و زیانەکان یاخود ژمارەی دوکانەکان و ئەو کەسانەی کەوا تووشی تەنگە نەفەسی بووینە، ئافرەتە پێشکایە، کەسێکی تر دەستی سوتا بوو، ئەوانی تر 81 حاڵەتمان هەبوو، 20 حاڵەت ڕەوانەی نەخۆشخانە کرابوونەوە، 61 حاڵەتەکەی دیش هەر لەو شوێنە لە شوێنی ڕووداوەکە فریاگوزاریە سەرەتاییەکانیان بۆ ئەنجام درابوو لەلایەن تیمەکانی تەندروستیەوە. ڕۆن دەکرێتەوە هۆکارەکەی چییە، بەڵام ئەمەوە ڕەت دەکەینەوە کەوا دەستی لە پشت بیتن. سیستەمەکان لەلایەن حکوومەتەوە ئەنجام درا بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک ئەنجام دراوە لە کاتی نۆژەنکردنەوەی با بڵێن ئاگرەکەی جاری یەکەم. بەڵام خۆت دەزانی زۆربەی زۆری ئەو ئامێرانەی کە دانراون بۆ ئیشپێکردنی ئەو سیستەمە بە کارەبا ئیش دەکەن، لە کاتێەوە ئاگرێک کارەبا شەتداون بۆ کارەبایەکە کوژایتەوە، بۆی وای کردووە کە وەکو پێویست کار نەکاتن ئەو سیستەمە. بەخۆی قەرەبووکردنەوە ئەوەی کرایە هەمووی هاوکاری بووە، چکە قەرەبووکردنەوە ڕێوشوێنی تایبەت بەخۆی هەیە، دەبی بە یاسابیتن، دەبی بە پێی ئەو ڕێکار و ڕێشوێنانەی کە هەیە. لە هەموو جیانیش قەرەبووکردنەوە لە ڕێگای کۆمپانیاکانی دڵنیایی دەکرێتن. هیچ حکوومەتێک لە هیچ وڵاتێکی دنیا قەرەبووی هاوڵاتیان کەسێک بەرژەوەندیەکی هەیە، شوێنێکی هەیە کۆگابیتن، شوێن بیتن، دەبی لە ڕێگای کۆمپانیاکانی دڵنیایی دوای ئەوەی با بڵێن کە خۆی تەمین دەکا کە دڵنیا بوونی دادەنێ لەسەر هەموو ئەو بەرژەوەندیانەی هەیەی، ئەگەر هەر ڕووداوەک ڕوویدا بە پێی یاساکان بە پێی ڕێوشوێنەکانی ئەو کۆمپانیانە دڵنێ. بەڵام ئەوەی لە کوردستان کرایە پێشتریش کە ئەو خەڵکە ڕاستە ناوی قەرەبوویان لێنایە، بەڵام هەر هەمووی هاوکاریە. لە عێراق نازانم، بەڵام لە کوردستان ئەوەمان نەبووە، لە توانایی حکوومەتیشدا نەبووە بەڕاستی ئەو بودجێدانێ لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی. بەڵام لە کاتی زۆربەی زۆری ڕووداوەکانیش حکوومەت زەختی لە خۆی کردیە، هاوکاری ئەو خەڵکی کردووە.
بەپێی تەقدیری ئەو لژنانەی کە پێک دەهێنرێتن لۆ نمونە پێرار ساڵ کە ئەو لافاوە لە سنووری پارێزگای هەولێر ڕوویدا هەر هەموو هاوڵاتیانی زیان لێکەوت و هاوکاری کران لەلایەن حکوومەتەوە دەتوانم بڵێم بە زیادەوەش هاوکاری کران بەڵام لە ناو خەڵکەکە ناوی قەرەبووی لێدەن بەڵام هیوادارین حکوومەتی عێراقیش هەموو کاتێک بێتە سەرهێر لەبەر ئەوەی هاوڵاتیانیش زەرەریان پێگەیە زیانیان پێگەیە ئەکید هەر کاتێک حکوومەتی فیدرال کەوا هاوکار بیتن دەتوانین باشتر هاوڵاتیان قەرەبوو بکرێنەوە یاخود هاوکاری بکرێن بۆ ئەوەی کەم بکرێتەوە لە زەرر و زیانەکانی کە پێیان گەیشتووە.